دم باش تماشاوان گلک هجا جشنوا پیروز به بگمانی روی یکم روشا جشن قربانه به وهل کتنه به ناو برنامه مایک خلیک ام گرمترین پیروز باهی عراسی توای مسلمانان که هیوی دارین ایرو و روزن دهاتی جین جشنی به کیف خوشی ببورینن بله برزن جشن تام پیروز به امرو یکم روزی جشنی قربانه هیوادارین امرو روزانی دهاتوش لجشنه به خوشی و به کامرانی جشن کتن برب کن تواری امروش برنامه ما پلانکانی حکومتی هریمی کردستان لروجەکانی جژنی قورباندا بێگومانە و پێشتری شەڕاگەێنرا کە حکوومەت یاریمی کوردستان ئامادەکاری کردووە لە ئامادەیی هێزەکانی پۆلیس و ئاسایش و هەروە دەستگاکانی تەندروستی هەمویان لە حالەتی ئامادە باشیدان بۆ کۆنتڕۆڵکردنی هەر ڕووداوێکی ناخەزرا کە لە ڕۆژانی جەژندا لە کوردستان بێتەکایەوە تا چەند ئەمڕۆ وەکو ئێوەی بینەر ئەمڕۆ تا چەند تێبینیەکەن کە فعلەن پلانەکانی حکوومەت لەو مەسەلە ئاساسیانە پراکتیزە کراون لە سەرعەردی واقع ڕنگدانەوەی باشیان هەیە و تا چەند گرنگی هاوڵاتیانیش یارمەتیدەری ئەوە بن بەڵێ هێژان ئەم خزمەتە سەرنجۆ بۆ چۆنێن وەداینەژ بۆ vêyekê û ئەگەر بە یارمەتیاوەژی بەس لەڤەر جەژنا ماڵباتە خۆ لە گوندێک گوهەرزێ لە قەزایە ئامێدگێ پیرۆز دەکەم و یا تەف ئالیەکێژی هیویدارم دووبارە و جەژنەوە خوێر و خۆشیاندا بێ بڵێ یەکەم پەیوەندیمان ئارام لە شەقڵاوە کاکاران فەرموو کاکاران لە شاری شەقڵا هێوارە باش کاکارجان باشتر بۆ بەڕێزت هێوارە باش کاکار ئارەمجان دەستخۆشی بەرنامەکەت دێکەم و جێژنە قوربانشتان لێ پیرۆز بێ لە خۆش سپاس فەرموو زۆر سپاس بەنسبەت تەوەرەکە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی کاک نەسیران بارزانی و دەرەوچێ ئەواناکەم دەستخۆشی لە ئاسایشی شەقراوە و شورتە و شەقراوەکانەکەم بە تایبەتی هەولێرە وێ شەقراوە هەر تا پاسێ بە کورتی کرمانجی کاکە ئارامە بە حکمەوە لە شەقڵاوە قسەکەی سپاس بە حکمەوە لە شەقڵاوە قسەکەی شەقڵاوە شێکێکە لە هاوینە هەوار و لەو شوێنە گەشتکارانە کە خەڵکێکی زۆر و تەیەکە ئەمڕۆ لە ناو شەقڵاوە چوونە خەڵکی بە تایبەتی گەشتکاران ئایا سەردانی ئەو ناوچە نەکردووە بۆ خوددا کاکەرجان بە زۆری زۆری بەس عرب دوو بەش عرب و عرب هاتیکە بەس عرب بە زۆری عرب ڕووی لە شاری شەقڵاوە کردووە شاری شەقڵاوە زۆر ئارامە و زۆریش خۆشە زۆر سپاس دەستخۆشی لە ئاسایش یەکەم لە شوتە و ئاسایش و پێشمەرگەیەکە زۆر سپاس و زۆر سپاسی بەرنامەکەشوەکەم خواشتان لەگەر بەڵێ سپاسە بۆ سەرنجی تۆش ئاسۆ لە شاری سلێمانی کاکە فەرموو کاکە باشتر بۆ تۆ بەڵێ کاکە سەرەتا جەژنی قوربانی پیرۆز لە جەناب و تەواوی کارمەندان و هەر چوار پاشەکەی کوردستان پیرۆزەکەم لە بەڕێستانیش سپاس فەرموو کاکە بەڵێ زۆر بە باش فەرموو بەڵێ کاکە سۆ قسە بکە جێمان لە سەوتی بەڕێستانە بەداخەوە محەممەد لە ڕانیە کای محەممەد فەرموو ڕێسە چاو فەرموو کاکەوارە باش باشتر بۆ تۆ ئێوارە باش براکەم باشتر سەرچاوم دەستخۆشی تۆرە جوانەکە لە دەکەم ڕاستی تەوەرەکە لەجی خۆەتی پێششیش دەستخۆشی لە ئاسایش و لە پۆلیس و لە هێزی کەژمەرگی کوردستان دەکەم و بەڕاستی ئاسایش پۆلیس بەڕاستی جێی دەستخۆشیکردنە لێیان بکەین بەڕاستی ماندوونە ئەوڕۆ بە تایبەتی هەمومان لە نەو ماڵ و ئایلەکانی خۆماندای جژنانە دەکەین لەگە کەس و کارمان دۆستەکانمان ڕێتەکانمان ئەوانیش لە وڵاتەکەمان دەپارێزن و ئەمن و ئاسایشی وڵاتەکەمان جێگای دەستخۆشیە بەڕاستی هەموو گەلی کوردستان دەبوو دەستخۆشیان لێ بکەین بە تایبەتی ئاسایشی ڕانێت جێگای دەستخۆشیە لێیان بکەین بەڕاستی ئەم ئاسایشەکەی جوان دەپارێزن بەڵێ کای محەممەد سپاس بەڵێ جژنە پیرۆزەش لە بەڕێز سکرتێری یەشێتی سەرۆکۆماری عێراق جەنابی مام جەلال دەکەم و لە بەڕێز بەڵێ کای شورا مستەفا کاک مەسعود بارزانی کاک نەسیر تەواوی بەڵێ کای محەممەد سپاس بۆ سەرنجی بەڕێستان ئاڵێ لە شاری سلێمانی ئاڵێ خان فەرموو ئاڵێ ئەگەر جێت لە دەنگی ئێمە ئاڵێ خان
بەداخەوە ئەکرەم لە شێلا دزێ کاکێ کرەم کێ برای چوانی ئەس باشم گەلێ سوپاسێکە تەلەڤیزیۆنە خۆی کێم کەی کەرەمکە بەێ الو بەێ ئەم گۆداریەتت کێن کاکێ کرەم بله کەرەمکە برای چوانی ئەس باشم زۆر سپاس از پیشکی عید احمد اسامه پیروزیم طیبتی حجیر کردستانه و یا نو شیروان مصطفى و زور سپاس سپاس ئالێ دیارە هاتوتە سەرخات ئالێ خان فەرموو ئێوارە باش کاکەکار باشتر بۆ بەڕێزست ئەلو بەڵێ ئەلو جێم لە دەنگ تا ئالێ خان بەڵێ جێم لە دەنگ ئەلو 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 جێمان لێت ئالێ خان تکایە کاکەکار بەڵێ جێمان لێتە فەرموو ئەلو بەرحەڵ گەرە دەنگێمە بۆ ئالێ خان ئەلو دیارە دەنگێمە بۆ ئالێ خان ناچێ بەرحەڵ سوپاسی پەیوەندێکی یەکەین دەروێش لە شەرێ ئەو لێرەوە فەرموو کای دەروێش کای دەروێش او کاتت باش هەموو کاتێکێت برای او کاتت هم باش هەموو کاتێکت فەرموو زور سپاس دەخۆتی لێکم زۆر سپاس کاکی دەروێشەکە لەو ماوەی دواییدا زۆر گوێبیستی ڕستەیەکە بین لەلایەن کەسانێک ڕستەکەش کە دەڵێن بەڕێز دەرا تاڵەبانی خۆ عەسای سحری پێ نییە بتوانێت کێشەکان چارەسەر بکات بەڵێ منیش دەڵێم عەسای سحری پێ نییە بەڵام سیاسەتی حەکیمانە و ئەخلاقی بەرزی کۆمەڵایەتی سیاسی و نیشتیمانی پێیە بۆیە توانای چارەسەری کێشەکانی پێیە و دەبێ بەرژەوەندی ملەتی لەسەری خۆی حزبەکەیەتی بۆ نمونەش دەختکردنەوەی لەسەر گەڕانەوەی دەستور و بۆ پەرلەمانی هەڵبژێردرا و لەلایەن ملت و نەبوونی هێڵی سوور لەسەر هیچ پرۆژەیەکی کە ملت ئەیەوێتن کاکی بەڕای منەوە لەلای ئەو کەسانەیە کە بەو عەسایە بەلێشا و کوڕ و کچی ئەو ملەتیان کوشت کاک دەروێش ببوورە تەوەری ئێمە ببوورە ئەمڕۆ کاک دەروێش ببوورە کە بەلێشا و داهات و قوتی ئەو ملەتە کای دەروێش پێمان باشە لەسەر تەوەرەکە قسە بکەین تەوەری ئێمە ڕەبتی نییە بۆ بابەتەوە بەهەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزان ئەمڕۆ جەژنە بە لە ئەجوای سیاسەت دوورکەوینەوە و بەڕێزن باسی ئەکرد پێتان باش بێ ئەکرد پێتان باش بێ باسی جەژن و ڕێوڕسمەکانی ئەمڕۆی جەژن و ڕەوشی ئاسایش و ئۆقرەی هەرێمی کوردستان باز بکەن لە دەبەرەکانتان چون ڕێوڕسم بەڕێوە چۆ ئەگەر پێتان باش بێ لەسەر تەوەرە قسە بکەن ئێمە مەمنونتان نەبین بەهەرحاڵ سوپاس بۆ کای دەروێش ئاکۆ لە کەلارەوە فەرموو کاکێکۆ کاکێکۆ ئەلو فەرموو کاکێک و فەرموو بەهەرحاڵ نازانم خەلەلی تەکنیکیمان هەیە لە کۆنتڕۆلەوە بۆ دەنگ بەو شێوەیە ئەگاتە ئێمە بوو خەلەل هەیە هیوادارم ئەگەر چارەسەر بکرێ نێچیروان لە سۆران فەرموو کای نێچیروان کای نێچیروان السلام عليكم. عليكم السلام الو بله کرم السلام عليكم. عليكم السلام پێشێکی جێژنە ئێوە پیرۆز دەکەم زۆر سپاس یاتەژی پیرۆز بە کرم پێشێکی جێژنە ئێوە پیرۆز دەکەم سپاس جێژنەی قەناتی ئێوە زۆر کەناڵی ئێوە هەموو کارمەندەکان جێژنەی هەموو دایکی شەهیدێک جێژنەی هەموو پێشمەرگا جەنابی سەرۆک بارزانی جێژنەی هەموو گەلی کوردستان زۆر سپاس دەکەم بەس من بۆ جێژنانم کردووە جێژنەی سەرۆک کۆماریش پیرۆز دەکەم سپاس بۆ بەرزان سپاس تەماشەوانی نێژا گەلەی جاران تێ گوتن کۆدنەهادا تایبەتی ئاوایەن پڕێڤەچوونا ڕێوڕسمێن جەژنان بە تایبەتی کو لە جەم گەلێ کورد و گەلێکی بەپڕانی بسلمانە جەژنین ئولی هەردوو جەژنین ئولی جەژنا قوربان و جەژنا ڕەمەزانێ بێگومان گرنگی پێ دەدان لێ ئاوایەن پڕێڤەچوونا ڕێوڕسمێن vê جەژنێ لە بەرێ و دنەهادا جیاوازی تێ خۆیاکردن تێدیتن ئەف جیاوازێشی گەلەی دەبێژن بە سەدەمێ مشغولبوونا خەلکی بە هەموو بکارن و لایەکی دیژیک ئەف پێشکەتنا تەکنۆلۆژیا پەیوەندیکردنەیە کە ئەوژی کارهێسانی پترکردنە کۆخەلی جەژنە پیرۆزە لێک بکە وەکو جاران نزیکبوونا خەلکی سەردانا خەلکی هەبدونینە جەلال چۆمانەوە قەزای چۆمان کای جەلال فەرموو الو بەڵێ الو بەڵێ کای جەلال فەرموو الو بەڵێ کای جەلال من جێم لێتە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس
بەڵێ جژنە پیرۆزەی خۆم ئاراستەی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانی ئەەکەم و لە بەڕێز کاکنێکیروان بارزانی ئەەکەم بەڵام من لەسەر تەوەرەکەشت ئەبێ تۆزێک دەربچم ئەگەر داوای لەبر نەکەم ئەگەر ڕێگام بدەیت فەرمایکە بە کورتی من ڕێزم بۆ کاک دەروێش ئەوەی قسانەی کردکە لە هەولێرەوە بەڵام پێم وایە ئەو قسەکانی ئەو مانای سیاسیە بوون ئەمڕۆ ڕۆژی جێژن بۆ پێم وانە بۆ بێتن کە قسە دژ بە پارتی دموکراتی کوردستان بکات پێم وایە قسەکانی پارتیش لە جێ خۆیەتی کە دەستور نەگەڕێتەوە پەرلەمان چونکی ئەگەر بیانێ بگەڕێتەوە پەرلەمان با بە دەنجی ملەتەکە بچێت دا بە بوو ملەت زەرەرکا و بە دوو حیزب بڕیار بدەن دەستور بگەڕێتەوە پەرلەمان بۆ ملت بڕیار نەدات با ملت بڕیاردا ئێمەش لەگەڵ یەبین لەگەڵ ملت دەستخۆشی بەرنامەکەت لێکم و زۆر بەڵێ کاجلال بار خەڵ بەرێزان دووبارەکەمەوە پێمان باشە لەسەر تەوەرتکای قسە بکەین خالد لە کفری کای خالد فەرموو کاک خالد بەڵێ گیان لە کفری طبعا پێشەوە جەژن پیرۆز بێ و لە کفری لەو منتەقەیە ڕێوڕسمی جەژنی ئەم ساڵ چوون بەڕێوە چێ ڕەوشی ئەمنی چوونە لەو شارەیە کاگام کاتۆ باش هەموو کاتێکێت پێشەکی جەزنەگرۆ لە جناب دەکەم زۆر سپاس وڵی لەخوا بە زیابە ڕەوشی ئەمنی شارەکە زۆر ینی زۆر باشە لەخوا بە زیابە پێشەکی جەزنەگرۆ لە سەرۆک مانجلالەکەم دوجە لە سەرۆک بارزانیش لەخوا بە زیابیانی ڕەوشی ئەمنی کورتان زۆر باشە و لەخوا بە زیابێت دەستخۆشی لە هەموو دەستگامنەکان شەکەین ئەتر هەموو ساڵێک بەخۆشی بێشتەڵڵا بەڵێ سپاس پێویست دەکێت هاوکار لە زاخۆت گەلمەیە بەلێ کاک هاوکار ئالەواز دەما و هەمی دەمێت هەوا شاد بن جەژنا قوربانی لە هەوا پیرۆز بێت و هەمی کوردان پیرۆز بێت زۆر سپاس لە تژی پیرۆز بە ڕەوشە زاخۆ گەل و چاوایە ئیرۆ ڕەوشە زاخۆ پرێڤەچوونە ئەوەی جەژنێ ڕەوشەزاخ ئەوێگە گەلێک خۆشە و جاوشی گەلێک خۆش بی دەستخۆشی الحکوومەتە هەرێما کوردستانت کن کو ئاوایەکی خونا خەلکێمە بگەڕێت جەژنا هەفتوو پیرۆز بکێت حکوومەتە هەرێما کوردستانی هەمی جارە خەلکێمە و یێ وەرێکی و سەرفەراز بشید نافخاکێ خۆدا کوردستانەکە ئازاد و سەرخۆ بشید ئەوەژێ جێ شانازیە بۆ مەوەکۆ حکوومەتە هەرێما کوردستانی تشێت پێنگاوێک باش بۆ خەلکێ خوب واوێژێت سەرفەرازانە بژینە جەژناری کورد و پیرۆز بکردن ئەکید هەتا وێگاوێژێ ئەلحەمدوڵڵا گەلێک خۆشە بەڵێ کاک هاوکار سپاس ئالێ پێم وایە جارێکی دیکە هاتە سەرخات هیواداریم ئەم جارە بتوانێت قسە بکە و هیچ کێشەی تەکنیکی نەبێ ئالێ خان فەرموو باش کاگەکان باشتر سەرچاوم پیرۆزبایی یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە سوو لە سەرجەمکارمەندانی NRC-یەکەم زۆر سپاس سپاس مەمنون هیوادارم جەژنێکی پڕ خۆش و پڕ خێر و بەرەکەت بێ ئیشاڵڵا خوا حەجی حاجیانیش قبول کات و هەچ کەسێکیش ئاواتی ئەوەی هەیە کە بگاتە مەکەی پیرۆز خوا بەشی ئەوانیشی تێبخە و لەسەر تەوەری بەرنامەکەشتان پیلانی حکومەت بەڕای من حکومەتی هەرێم بۆ ئەم جەژنا پیلانی زۆر باشی هەبووە بە حکمی ئەوەی کە من ئەمڕۆ چوون بۆ سەرقەبران سێرم کرد ئەو جادانی با بڵێن یاخود ئەو کۆڵانانەی کە نزیکە لە سەرقەبرانەوە هەمووی گیرا بوون بۆ ئەوەی کە قەڵەباڵەخیەکی زۆر زۆر لە سەرقەبران دروست نەبێت و پێشم وایە کە ئاسایشێکی زۆر یاخود پۆلیس لە ئامادە باشیە بوون دەشتان ساغ بێت هیوادارم کاری باشتر بکەن و دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێت و دوای ئەوەش بەڵێ بەرحال سپاس بۆ سەرنجالەخان یوسف لە باسەرمە بڵێ ئەلو کاکاکە هێوارە باش باشتر بۆ بەڕێزت باشم مەمنون زۆر سپاس دەکەم جەژنی قوربانتان پیرۆز بێ لە بەڕێستانیش فەرموو لە تا پارتی کوردستان کۆمپی داکە شەیدۆ بە پڕۆشەیدەوە جێژنە قوربانیان نێکەین جێژنە قوربانە کاک مسعود بارزانی و کاکنێکیوان بارزانی خەم دەستخۆشی لە ئەمرۆ ئاسایش شەخەم لە هەولێ ڕاتا عەجۆمەران لە زاخۆتا خانەقین زۆر دەستخۆشیان نێکەم زۆر سپاس دەکەم و زۆر سپاسی تەوەرەکەش دەکەم زۆر سپاس و ماڵ ئاوا کاکاک بەڵێ سپاس بۆ سەرنجی و پەیوەندی بەڕێستانیش کاک یوسف وەرە باش شەهرام لە ئاکرێ کاک شەهرام کەرەمکە کاکا چۆنی باشی عید پیرۆز بێت عیداتەژی پیرۆز بە لە ئاکرێ گەلۆ ئاکرێ جایەکی گەشت و گوزاری گەلێکی جوانە بەس جەژن ئیساڵ چاوەڕێ بە چیت ڕەوشەمنی چاوایە
لەخۆ بە زیاد بێت ئەلحەمدولیلا گەلێک باشە. زۆر باشە بەڵێ. زۆر سپاسی حکوومەتی هەرێم دەکەین بۆ ئەو ئەمن و ئاسایشەی کە بۆ خەڵکەکەمان بەدەستێنەوە و من تێبینیەک وای بۆ بەرنامەوە. بەڵێ کەرەمکە. ئەو کاک دەروێژ بی منەرەوەنە بەحسی دارە سەحری کرد ئەو ئاخفنا کاک فۆزل میرانی بی. کاک شارام من گۆتەویژێک و ناژی بۆ تەت بێژم بەردەوامە سەر جەژنی ئەس حەزکەم سەر گوتێ کوشتە نزانم چه بە هەر حاڵ من گوتەویژێک من بۆ تاکیدجی کردی دارم تەوهەر سەر تەوهەری ئەس طبعا حد منی نەس مەجاڵی نەدەمە کەسان دوێرێک پەیوەندی ببەرم بەس بۆ من باشە لەبەر کۆ ڕۆژە جەژنێ بەلا سەر جەژنێ باڵین ڕاو چاوایە چاپڕێ بێت چەم گوتەکای دەروێژێ تەوەرێمە سەروێ نەبوو حەقیبیت ئەوجی نەدەنەوە مەجۆری نەدەنێ بەلێ کاکی شارام گەلێک نەشرین vê عیدێدا گوتن نانی جێهێندێ نەبی بۆ دل جەژنە پیرۆزی لە گەلی کوردستان کەتن دەرکە شەهیدێک بکاتن ئەو بەحسی کوشتنی نەزانم ئەوانە کرد باشە هەمووی کەسێک دەست لە کوشتن هەبوو. بەڵێ کاکی شارام سپاس بۆ سەرنجاتەژی کەم دەخوازیین لەسەر جەژنێت کایە کاک محەممەد لە دهۆ کەس بوارم بەلێ کاک محەممەد کەرمکە ئالو چۆنی باشی؟ ئەس باشم سپاس تو چاوانی جەژناتە پیرۆز بە جەژناژی پیرۆزبی جەژنە ملەتی کورد پیرۆزکەم بەلێ لە دهۆی کە جەژن چاپڕێ بە چیت ڕەوش چاوایە والله باشە باشە الحەمدلله حالەتێن مرۆرێ حالەتێن ترافیکی هەبوونە هاتنۆ چۆنێ ڕەوش چاوایە بگەشتی والله گەلک نەدەرکەتی مەمە جەژنە مل و بێت خوب و ئەزی چوومە مۆڵێ و جەوێ چاوایە گەل و باران ئەڤرۆ دهۆی کێ باران نینە والله باشە باشە ئەها زۆر باشە کەرەمکە ئەت جەژنە سەرۆک مەسعود بارزانی پیرۆزکەم بەلێ کاک نێچیروان بارزانی بس من رخناك الكاك اكرامي الشيلوزي چونکو جەژنە سەرۆک بارزانی پیرۆز نەکردیە کاک محەممەد کاک محەممەد ئەو ڕای یاخۆیە تا ڕای یاخۆیەکی دووت جەژنە دوو سەرکردان پیرۆزکە ئەوژی جەژنە سەرکردەکێتی پیرۆزکە لەوانە بە قەناعەتەوی بە مادەم بە قەناعەتەویەوی ترویژی ئەو پیرۆزکە شتێکی نۆرمالەوە بزانم نۆرمالە بەڵێ نۆرمالە بۆ جەژنە هەمی پێشمەرگەیژی پیرۆزکەمە بەڵێ بەڵێ کاکی محەممەد بەڕێزان هەر کەسێکتان ئازادش سەر جژنی کەم پیرۆسەکەن جژنی هەمووان پیرۆسەکەن کام شخص پیرۆسەکەن ئاساییە بەڵام باتە شناش دروست نەبێ بێگومان هەرێک ڕایی ساحب ڕێی خۆیەتی و تەواو سەرتیب لە چەمچەماڵەوە بەلەگای سەرتیب باش و پیرۆزبایی جەژنی قوربان لە بەڵێست و لە هەموو ستافەکەتان نەکەم زۆر سوپاس ڕۆژێکتان هەر جەژن و شادی بێ و جەژنە پیرۆزەی ئاراستەی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆک تاوەبانی و هەموو کوردێکی بە شەرەف و هەر چوار فەرجەی کوردستان نەکەم و ئەوانەی لە کوردستانی باکوور و لە کوردستانی ڕۆژەڵاتیش کە لە زیندانەکانە ئەناوڕێنن جەژنە پیرۆزەیان لێ یەکەم و هیوادارم خوای گەورە پشتیوانمان بێ هەموو ڕۆژێک لەم نیشتیمانەیە لە جەژن و شادی و سەرکەوتنا بین جارێکی تووشی هیچ مەساتێک و کارەساتێک نەبینەوە ئێوە شەر خۆش من تەلەڤیزۆ دەرگەتان عەلا طەریق سیرات المستەقیم لە پێناوی گەل و نیشتیمانەوەی باشە بیکەن و سپاسانەکەم جاری سپاس بۆ سەرنجی توش کاکە سەرتیب جبرائیل لە بەغدا بەڵێ کای جبرائیل بەلێ کەرەمکە باشیگە کاکار زۆر سپاس کای جبرائیل چاوانی جەژناتە پیرۆز بە مەمنون جەژنە پیرۆزی لە تۆکەم کاکەکە زۆر سپاس فەرمۆ لە کارمەندەکان و لە هەر سەرپارتی کوردستانی بەڵێ بە تایبەتی سەرۆک مەسعود بارزانی و سەرۆکی حکوومەتە کوردستانی کای جبرائیل لە بەغدا جەژنە ئیرۆ جەژن چاپڕێ بە چۆ ڕەوشە ئەمنی لە بەغدا چاوە بوو خودێ باش بە الحەمدوللیلا بە سەمەی لە دەوامێکی گوتمەدا نەکردین بە سەباسیش و کاکە کاری بەڕێز بەڵێ کاک جبرائیل سپاس و پەیوەندی بەڕێستانیش ئاسوو لە شاری سلێمانی کای کەس فەرمۆ کاکە دووبارە ئێوارە باش باشتر سەر چاوم زۆر سوپاس جەژنە پیرۆزە لە خۆت و تەواوی کارمەندان خەسوات پارچەکەی کوردستان پیرۆز دەکەم لە بەڕێستانیش پیرۆز بێ فەرمۆ زۆر سوپاس وەڵا بەداخەوە ینی نازانم هێندێ کەسەیە تەلەفۆنەکەن چی پێویستەکە ئێمە کە وتمان تەواوی گەلی کوردستان و خەسوات پارچەکە پێم وایە جەنابی سەرۆکی هەرێم و کاگنێچیر و مامجەلال و هیچ شخصێک لە کوردستانی خۆمانە بەدەر نییە ینی با ئێمە هیچ کە بەزێ کەسەکان جیا نەکەینەوانێ
چونکە ئێمە ئەگەر قسە ئەمڕۆ ڕاستەکەی خۆی تەوەرەکەی کراوە بەڵام مادام تەوەرەکە تایبەت کراوە بە ڕۆژانی جەژن و پلانی لە نامنیەکانی مەسپاسانەکەی دەستپۆشتان دەکەین دیارە لە نامنیەکانیش بەکاری خۆیان هەساون جێگای ڕێز و حرمەتی ئێمەیەکە لە برایی ئاسایش و پۆلیس و هەتا برایانی هات چۆ بگرین چونکە بەڕاستی ئەوانە دوور لە ماڵ و مناڵی خۆیان هەموو جەژنەکانەکەونە حاڵەتی ئامادە باشیەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەڵام ئەوەی کە جێگای نیگەرانی ئێمەیەکا کاکاجیانێمە هەموو جەژنەکانە بینین لایانی ئەمنی و حکومت ئەڵێن مەسلەی تەقەمەنی و یاری مناڵانە ئەمانە بنبەر کرێ بەڵام پێمان نازانین ئەم تەقەمەنیانە ئایا خۆ لە ئاسمانەوە نایەن هەر لە حدودەکانەوە هێن کە ئەوە لەژێر کۆنتترۆلی لایەنە بەرپرسەکانە نازانین ئەمانە هەتاکەی بەڕاستی ناتوان ئەوە منعکەن و نێڵێنە کوردستان و مسواسانەکە بەڵێ زۆر سپاس بێگومان بەڕێز ئەمە ڕۆژانی جمعە بە تەوەری کراوەیە بەڵام بە حکمەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز کەوتوت ئەم ڕۆژە پێمان باشە لەسەر جەژنەوە لە چارچەی پلانەکانی حکوومەت بۆ کارهێسانی بۆ هاوڵاتیان کە بتوانن جەژنێکی خۆش بەڕێ بکەن پشتیوان لە شاری سلێمانیەکە پشتیوان فەرموو ئەم کاتەت باش و جێژنە پیرۆزە لە سەرجەم کارمەندانی ئەناسیەکەم بە ناوی هەمان زۆر سپاس لە خۆشت پیرۆز بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای هەموو ڕۆژێت پێشکەوتن و شتی جوانتر و باشتر زۆر سپاس دیارە من دەمەوێت لێرەوە پیرۆزبایی خۆم لە سەرکردەی کورد لە سەرکردەی باوکی هەموو سەرکردەکان کاکە نەشیروانی خۆشەویست بکەم چاوی ماجەکەم بە هیوای سەرکەوتن هیواداریشم ئەو کەسانی کەوا پەیوەندیەکەن بەڕاستی بە ڕوحێکی یعنی بەرزەوە ئەو شتانە وەرگرت ئاساییە هەر کەسێ سەربەر لە هەر لایەنێ بێ پیرۆزبایی لە هەر کەسێ بکە ئەمە شتێکی احتیاجیە هەر حیزبە و گرنگی خۆی و جەماوەری خۆی هەیە هیوادارم یعنی دڵیان فراوانتر بێ و زۆر سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش کاک پشتیوان هێرش لە شاری سلێمانیەکە کێرش فەرموو کاکە جانم کاتت باش هەموو کاتێکت بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزبایی لە جنابتانەکەم بەڵێ جەژنی قوربان پیرۆز بێ لە پارێزەری خاچی کوردستان بەڕێز جەنابی کاک مەسعود بارزانی پیرۆزبایی لە هەموو تاکیشی کورد دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان ئومێدەوارم لە ساڵی ئایندە جەژنی قوربان لە ژێر سایەی دەوڵەتی کوردیا بکرێتەوە بە پشتیوانی خۆی گەورە و بە پشتیوانی هەموو لایەک و زۆر سپاس بۆ هەموو لایەک بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش بەڕێزان بێگومان ئەمە تەوەرەی بەرنامەی خۆتانە سەرنجی وە شازادن سەرنجی خۆتان چۆن نیشان بدەن لە چه ئاراستەیەک و چ لایەنێک بن بێگومان بەڵێ سوپاس هەرێم لە شاری سلێمانیەوە کارێن فەرموو شەو باش باشتر جەژنە پیرۆزەتان ئاراستاکەم زۆر سپاس لە خۆش پیرۆز پیرۆزە لە هەموو سەرکردەکانی کورد و لە هەموو کوردستانەکەم بە هەر چوار پارچەکەی پێی جیاوازیەک و دەستخۆشی جەژنە پیرۆزە لە هەموو کاربەندانی ئاسایش و پۆلیس و هاتوچۆکەم پێشمەرگە بە تایبەتی کە خۆم ئەفسرم لە وەزارەتی پێشمەرگە بەبێ هیچ جیاوازیەک بۆ دەستان خۆش بێ بەڵێ سپاس پێوەند دەکەێت فاتمە لە شاری سلێمانی فاتمەغان فەرموو ئەم کاتت شاد هەموو کاتێکت جەژنە پیرۆزە لە هەموو کوردستانی عێراقەکەم لە هەموو سەرکردەکان جەژنە پیرۆزە لە ئێوە و لە هەموو کارمەندانی NRT ئەەکەم لە هەموو کەناڵەکانی کەش ئەەکەم بەبێ جیاوازی ئێمە زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقەکەین کە ئەم ڕێگە جوانەی داناوە پلانە جوانەی داناوە لەبەر ئەمن و ئاسایشی شاری سلەیمانی و هەموو کوردستان هیوادارم هەر ئاوا لە خزمەتی خەڵکان بەڵام ئێمەش زۆر سپاسی ئەمن و ئاسایشەکەین کە هیلاگە بن بە ڕاستیەکەی جەژن ناکەن لەبەر لەگەڵ ماڵ و ناڵیانە بەدەست خەڵکەوە هیلاگە بن ئەمن و ئاسایشە پارێزن هیچ کارێکی ناشرین ڕوونەدا بەڵام ئێمە بەداخەوە ئەم جەژنە موچەمان وەرنەگرت بەبێ موچەمای لەوانە هیوادارم حکوومەتی عێراق ئاوڕێک لە فەرمانبەران باتوانێتەوە موچیان ناینێ زۆر سپاسیانەکەین بەڵام بەداخەوە ئێمە گیرفانمان خاڵی بوو ئەم جەژنانەمان نابێت مناڵێکی قوشکەزا و برازا و مناڵی خۆمان داوایانەکردمان و موسڵمان وەرنەگرت و گاڵتەیان پێکردین بەڵام هیوادارم کارێکی واجاری کە ڕوونەیاتەوە کەوا بانقەکان بێپارە بن ئیتر زۆر سپاس و ڕێزمەیە بۆ تۆ هەموو کارمەندان بەڵێ فاتمەخان ئێمەش زۆر سپاسی بەرەسان نەکەین هیوادارین سەرنجی تۆ بۆ لایەنی پەیوەنددارە لە وەزارەتی دارایی گەشتی بێ کە بۆ جەژنێکی دیکەوە کۆتواڵەی بەو شێوەیە نەبێ گۆران لە مووسڵ کای گۆران فەرموو کای گۆران تێلەڤیزیۆن دەست بۆرم گەلێک دەنگێ بڵنداکەرکێم کێ
کای گۆران بارحال گەرەکای گۆران لەسەر خەت نەماوە بەڕێزان لەسەر تۆری کۆمەڵاتی پێیجی نارتی بێگومان کۆمنت لەسەر تەوەری ئەمڕۆمان هاتووە کاروان جەحفەر ئەنووسێ بەرنامەکان دیاری کراونینەوە بێ سەروبەرەی پێوە دیارە بەس لە ڕووی ئەمنیەوە باشە هەروەها ڕزگار بەرواریش دەنویسە دەستخۆشیێ لەوان دەستێتوان خۆش بن و هەر سەر کەفتی بەنەس باش کۆمنتێ ناگەشتم بەرحال سوپاس هەروەها سۆران ئەمیر شێروانی شەنووسێ دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەم ئەمن و ئاسایشەی کە ئێستا کوردستان هەیە لە سایە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ هەروەها هەڵۆ گۆرانی شەنووسێ حکوومەت کەی لەسەر بنچینەیەک دامەزرەوە بۆ ئەوەی پلان و بەرنامەی هەبێ ئەم جوورە حکوومەتە کەوا بێ ئاڵێن حکوومەتی کارتونی وەکو خۆی ئەڵێمەش هەروەها ئەحسان سابیریش ئەنووسێ لە ڕاستیدا پاراستنی ئارامی و ئاسایی شەر وڵاتیەکی لە هەر شوێنێکی دنیا هەرکی سەرێکی حکوومەتە پێویست ناکات حکوومەت خۆی سەغڵەت بکات و بڵێ پلانی تایبەتمان هەیە بۆ ڕۆژانی جەژن بەری تەماشەبانی نێژا بێگومان ئیرۆ جەژنە و جەژنا یەکەم ڕۆژە جەژنە قوربانیە کودێکە بە ڕۆژە ئینیە ئیرۆ تەوەرمە تەوەری بەکری بۆ لێ ژبەر کۆ ڕۆژە جەژنیە یەکەم ڕۆژە جەژنیە هەلکەتنەکەیەک و گەلێ کورد vê هەلکەتنێ بە گەرنگ دەزانە ئەمە دەخواست لەسەر vê هەلکەتنێ بێگومان هەر دال سەراغ بەژی مەحەز مە دەخواست سەر باغڤن و سەر تایبەتیشی کە ڕەوشە ئەمنی و تیمên tenduristiyê polîsên hatnoçûnê bi giştî heya çandê bi taybetî di niha da li Kurdistanê qerebalixekê gelek zêde heye heya li gur zanyariyan li parêzgeha Dûyikê tê texmînkirin di vê cejnê bi dehan hezar geşker bere vê deverê bên heya çandê çêşxana û xaringew otel û motel vekirîne û du pêşwaziyê geşkeran dane piştî vê nabire li ser vî tewerî bêguman dê berdam bî dubara silaf hêjayan mijde Arif Enûsê cegê destxweşiyê ştêkî zor baş e hîwadarim نمونەیان زۆر بێت بەڕاستی ئێمە هەست بە ئارامیەکی زۆرەکەن لە کوردستان ئەوەش بەوەی شەو نخۆمی برایانی پۆلیس و ئاساییشە هەروەها بەڕێزان فایس ئۆسمان ڕازگەیش ئەنووسێ دەستخۆشی بۆ ئەم تەوەرە سوپاسە هەروەها ئالێ هیوادارم حکوومەت زیاتر گرنگی بە پارکەکان بدا بۆ سەرنج ڕاکێشانی خەڵکی بیانێ هەروەها دانا مەلەکیش ئەنووسێ پلانەکان لە ڕووی ئەمنیەوە سەرکەوتون بەڵام لە ڕووی هاتوچەوە زۆر بێ سەروبەریە و سەرکەوتونیە ئێستاش کاکعلیمان لەگەرە لە شاری سلێمانی کاکعلی فەرموو کاتەوە باش و جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ هەموو کارمەندانتان زۆر سپاس جەژنی بەڕێستانیش پیرۆز بێ فەرموو تەمان دەستخۆشیتان لێکم لە هەموو بەردامەکانتان و بەڕاستی جێ خۆتان کردو لە ناو دڵی میلەتە ئێمە لە خزمەتی بینەری بەڕێزداین فەرموو بەردەوام بن لەسەر ئیفزەکانتان و زیدان تێنەگەوڵ تا زیدان تێنەگاشڵا تی خراپتان نییە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بە تایبەتی کەناڵەکەی ئێوە و کەناڵی گۆڕان بە تایبەتی کاکنەشیروان زۆر چاوی ماچەکەم و جەژنی پیرۆزەی لێ ئەەکەم هیوادارم لەسەر ئینی خۆیان بەردەوام بن بە ئاشتی سپاسانەکەم و دەستخۆشیتان لێ ئەەکەم بەڵێ سپاس بسەرنجی تۆش خالیدان خالیب لە کەرکووکەوە کاک خالیب فەرموو صاحب فەرموو بێ ئەم کاتت باش کاک جەژنت پیرۆز بێ زۆر سپاس لە بەرێستانیش پیرۆز بێ فەرموو جەژنە پیرۆزە لە هەموو کارمەندانی هێناردێتم بە ناوی هەمان زۆر سپاسی بەرێستانەکەن فەرموو ئێمەش سپاسی تۆکەین بەڕاستی جەژنە پیرۆزە من لە هەر چوار پارچەی کوردستانەکەم لە هەموو کوردێکەکەم لە کوردستانە بەڵێ لە کەرکۆک کاک خالیب لە کەرکۆک ڕاوشی ئەمنی چۆنە لە کەرکۆک جەژنی یەکەم ڕۆژی جەژن چوو بەڕێوە چۆ لەمڕۆە والله بەڕاستی ئەمڕۆ زۆر ئارامە ینی ڕۆژی جەژن ڕۆژێکی ئارامە ڕۆژێکی خۆشە زۆر بە خۆشی بەڕێوە چوو هیچ مشکلێ نیە لەخوا بەزێبێت بەڵێ دوایەوە شتێکی تر جەژنە پیرۆزە لە کاک سەرکی چەند سەماڵەیەکەم لە کاک عەبدولقادر هەولێری بەڕاستی قسەی جوانەکەن لەسەرم ئیزاعیەوە لەسەر ئەم بەرنامەیەوە هیوادارم هەموو کوردێ وابێ خەڵکی تریش هەیە قسەی جوانەکە بەڵام ئەو دوانە جێی دەستیان دیارە بەبێ فەرق بەبێ ئەوەی مشکلە بنێنەوە قسەیە بکەن هەستی کەس بریندارکەن هەموو سەرکردەکان وەک یەک سەیرەکەن هەموو کردووە یەک سەیرەکەن هیوادارم هەموو کەسێ وەک کاک سەرکی چەند سەماڵی دڵسۆزە وەک کاک قادر هەولێری و جەژنە پیرۆزە لەوانەکەم و لە ئێوەش و لە هەر چوار پارچەی کوردستانی شەکەم بەڵێ سپاس بۆ بەرێستان دڵدار لە ئاکرێ گەلمەیە بەڵێ ئەلۆ دام باش کاکەکە باشتر بووتە جەژناتە پیرۆز بێت جەژناتەژی پیرۆز بیت لە ئاکرێ چاوایە جەژن چاوە پڕێبەچیت کاکە دنیا خراپبوونە فولە لە ئاکرێ چاوا بابۆ کیات کە ئاکرێ
والله بابا كاز ناوكي بس بحريتي خونا بآزادية زورا خوشكا كاكا گشتگران ناکری کای داری أري بابا بخودي همي عربي زورجي آكري كاز كاكا بله 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 أري بخودي كاكا راسي بلان الحكومة برجان جزن قرباني دا بله بله راسي كاكا بلان الحكومة ما بلان خو تبيج تبى جيبا جنو كاتروسي كوكا كم كثيرة كوش إيوهاي هكا شين بيجا بله بله كوكا كور اجتهو كي جرا كي هنقو أوا إعلان كي يسيبون أميدي كدوشي قاطعت جزميكون دي الزبر نادا بكاسو كورينو راسي كوكا كور هنقو إعلان كي بساطون كا تدي تشون ديورنينا تديورنيا هم عسكا هنقو بوما قد بكودي چلي باشه قایدل در سر چابا ام ده دیفچونا و پرسکن گو تا بحث کر بیت اگر بو پت زانیاریان جی پیوندی پ اوی جماره بکی او اوفیساین آرتی کل لدهو که کل سر اکران آرتی در که پتر ام ده بزانی کا پرزگیرک چیه سپاس بو سرنجاتا بله درشات لرانیا و درشات فرمو كم كاتب باش همو کاتکت جژنە پیرۆزە لە جەنابەت دەکەین لە بەڕێستانیش پیرۆز بفەرموو زۆر سپاس دەست ساڵتان خۆشە بۆ کەناڵەکە تایواداری هەر سەرکەوتوو بن زۆر سپاس بەڕێزی کاکە وەڵایم دەمێ هەچەند لەسەر بەرنامەکە ژنیا بەس سەبارەت بە دێشتە قسە لەگەڵ بکەین سەبارەت بە بودجێ پێشمەرگە بەڵێ هەگە بە کورتی فەرموو لەسەر پێشمەرگە هیوادارم ئێوە لەسەر پێشمەرگە تۆزێک زەخت بکەنەوە باسی پێشمەرگە زۆر کە لەلایەن موچێەوە موچەی پارتی لەگەڵ موچەی یەکێتی عەرز و عەسمانی فەرقە و خەڵکە وا داناکرێت پێشمەرگە بەتایبەت لە چ ڕوویەکەوە فەرقەکە لە ڕووی موچەوە ئێستا بۆ نمونە پارتی قەرەبووی وەرگرتوویەکی 10 ملیۆنە 9 ملیۆنە قەرەبووی بواتەوە ئایا پێشمەرگەیکی یەکێتی 475,000 قبوڵە خوا هەڵدەگرێ شتا ئەجا موچەیوانی شتە بڵێن 700,000 900,000 چۆن شتی وارد دەبێت معقولە شتا بەڵێ کاک دەشات سپاس بۆ سەرنجی تۆ بێگومان پێشان ڕۆژێ من خۆم تەوەرەمە بوو لەسەر پێشمەرگە و تایبەتی بۆ جێی پێشمەرگە لە بۆ جێی گشتی عێراقدا بە هەر حاڵ سپاس بۆ سەرنجی تۆ ڕەجەب لە ئاکری گەلمەیە بەڵێ ئەو کاتت باش و جژنی تۆ گشتکارمەدانی ئارتی پیرۆز بێتەن زۆر خۆشحاڵم کە لەم جژنە لەگەڵ ئێوە بەشداری دەکەم زۆر سپاس کاک ڕەجەب ئێمەش زۆر خۆشحاڵین فەرموو بەڵێ منش پڕ بەدڵ بەناوی خۆم و سەردەم دانیشتوانی دەڤەری ئاکرێ جژنە پیرۆزەی خۆم ئاراستەی سەردەم گەلی کوردستان دەکەم بە تایبەتیش پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و بنەماڵەی شەیدە سەربەرزەکانی کوردستان و سەرجەم کۆمەڵانی خەڵی کوردستان و حاجیانی کوردشکە لە ماڵی خۆ لە مەکەی پیرۆزبایی جژنیان لێ پیرۆزبایەک لە سەردەم یەکێتەکانی دەڤەری ئاکرێ دەکەم و دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانەی کە ئەمڕۆ کەداتان ناوە دوای سەرکەوتن بۆ ئەوە بۆ کەناڵەکەتان دەخوازم هیچ ترم نماوە جگە لە ڕێز زۆر سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش ئەوین لە هەولێرەوە فەرموو بله باراباشی و جزنت پیروز کار هکار باشتر میخوان باش بشالله جزنت پیروزی هر چهار پارک کردستان هم مسلمان جهان دمو و تایبتی او حجیت عزیز تازه کلمکا پیروز و خدمت خودانه و جزنوانجی پیروز کم بله وعجزنا بالك الشهيدة وبراو باب الشهيدة مالبات دوانت عزيز بيروس كان جزنا هم كلش مرج اللي هم هر سرخاكا كردستان كارت كان شكوبوش مرزدبي بركة جزنا كلش مرج عزيز بيروس كان تدور من مالبات تدخل لخزانة خو بدي نروح هر دم جدة جيانا وان جيانا كجالك ناخوشي ما ترسي داره تايبات اللي بدارت بقاتيا جزنا وان بيروس كان مالبات دوانجي و جزنا طاو مالباطة تا پیروز کن لهر جا که بیتن سپاس و بنده قوضیش های لهر کسا که بیتن چکو عبرکا جزنا بله نسر شاشنگو و جزنا همه سر کرده بله بله ابین خان بله گلیک سپاس بو سرنجاتم جی ججناتا پیروز کین مریوان لکرکو که وکاک مریوان فرمو السلام عليكم عليكم السلام جژنة پیروزه جژنی توش پیروز بفرمو جژنة پیروزه ولی اولی حمو کرمدانی راستی زور سپاس بنای همانا فرمو پیروز ولی کنگو شیوان و همو مکوی گوارا بله لکرکوی که روشی جژن چونه لکرکوی که چون جژن امسال برای واچه بتایبتی لما خیره که جار بجار تقینەوە دروسە بێ ڕفاندن هەیە ئێستا ڕەوشێوێ چوونە لە یەکەم ڕۆژی والله لەخوا بەزێ زۆر باشە بەڵێ نانا والله شتی عربی بای خۆی خلە ئەو شتانە
دەخوازە ئیسە زۆر باشە ئەمنێتە زۆر پارێزراوە وەڵا. بەڵێ کاکی مەریوان سپاس بوو سەرنجی تۆش عوسمان لە شاری سلێمانی. کاکی عوسمان فەرموو. مرحبا قوربان. سەرچاوم. بەڵێ پیرۆز بێ. جەژنی تۆش پیرۆز بێ فەرموو. جێژنە پیرۆزە لەسەر دەم خزم و کەس و کار و هەموو هاوڕێیانم دەکەم. بەڵێ. بەڕاستی بابەتی ئەمڕۆتان بابەتێکی باشە کە قسەی لەسەر دەکەن چونکە بەڕاستی لەم ڕۆژانەی جژندا و لە ڕۆژە بۆنەکاندا گەشتیارێکی زۆر و لە هەرێمی کوردستان دەکەن هەتا پلانی تۆکمە و هەتا پلانێکی وا بێ کە یێگای سەرنجی ئەوان بێ و خزمەت بە ئەوان بکە بۆ ئابووری وڵاتەکەی ئێمە بۆ ئابووری هەرێمەکەی ئێمە دیارە باشترە دەبێتە جێگای سەرنجی ئەوان و بەڕاستی هەتا برایانی پۆلیسی ڕێگاڵبان و پۆلیسی هاتوچۆ لەسەر شەقامەکان بمێنەوە بۆ کۆنتڕۆڵکردنی شەقامەکان ئەوە بەڕاستی شتێکی باشە و جێگای دڵخۆشی هەموو لایە کە دەستخۆشیتان لێ دەکەم و بەڕاستی دانانی ئەو بەرنامە لە ڕۆژانی جێژندا شتێکی بەسوودە شتێکی زۆر باشە و لە جێ خۆیدایە. بەڵێ کاکی عوسمان ئێمە لە خزمەت داین سوپاس بۆ سەرنجی بەڕێستانیش بارزان لە بەردەڕەش. بەڵێ بارزان لە بەردەڕەش گەرە لەسەر هێڵنەماوە هەژار لە دهۆکێ دیێنمە کاکی هەژار فەرموو. هەژار لە دهۆکێ کەرەم کێ الو بەڵێ بەڵێ کەم کە الو بەڵێ کاکی هەژار دەنگێتە تێتەمە باغ بە کاکەکار چوونی ئەزێ باشم بەس ئەگەر تەلەڤیزیۆنە خۆکێم کە دا باشتر خزمەتەتە بکەین. بەڵێ بەڵێ کاکەکار چوونی ئەزیێ باشم تو چاوانی جەژنەتە پیرۆز بە جژنەی پیرۆز بێ ئەم کارمەندەکانە پیرۆز دەکەم. سپاس فەرموو. کاکەکار ئەز جژنی لە خێزانەی شەیدان پیرۆز دەکەم هەموو خێزان شەیدان هەموو پێشمەرگەی لە ڕەبیعە ئەبر نەچۆنە فعالی خۆ جژنی هەمیش جوان پیرۆز دەکەم. جژنی هەموو کارمەندای ئاسایش و پۆلیس پیرۆز دەکەم. بەڵێ کاکی بەڵێ بەڵێ کاکەکار من داکەیە لە قەبعی بەحەرکەی هەموو قەبعە بەحەرکەی دوو ڕۆژە سێ ڕۆژە معاملەکە ڕێوە دەبەن لە دۆکێ فبده معاونة تشيكرن هذه بالنقلة الهبل ما تشيكير النقلة الهبل هم دوجي تشيكين بنا بيروان تشيكين بنا تشيكين عندهم تجارية لو تجارية نازانم بله کاک هجار می ویدارین سرجتا بولند پیون درگیش بی بو آن معاملات چت کنو چت یارنینه برحال سپاس هیوال شهر سلیمانی کاکی و فرمو. بله سلام لی بدستخوشی برنامه کلی کم پێشەکی جێژنە پیرۆزە لە کەناڵەکەتان و لە هەموو کارمەندان و لە بەڕێوەبەر و لەو کەسەش کە سەپەرسی کەناڵەکەکە کاک سوارە عەبدولواحید وازامەکە هەڵم نەکردبێ. بەڵێ کاش سوار عەبدولواحید. بەڵێ دەستخۆشی لێ یەکەم بۆ کەناڵە جوانە بۆ ئەو بەناوی هەمانەوە ئێمەش زۆر سپاسی بەڕێستان دەکەین فەرموو. خزمەتە گەورەی کە بە گەلی کوردی ئەکا زۆر سپاس. روها پێم وایە نازان بڵم داگیرکاری بەرنامەکە تۆ ئەمڕۆ هەبوو بەرنامەی کراوە وەڵام تۆ کردە بەرنامەی جێژن گەرەنگە سەرنجی خۆ نیشان بدەیت چۆن نەتەوێ کاکی وەڵام من نازانم زۆر دەستخۆشی زۆر لە بەڕێوەبەرەتی با بڵین باری ئەمنی کرا لە شارەکان حەمدە شارەکانی کوردستان هەر خۆی ئەمن و ئاسایشە هیچ کێش و مشاکلێکی کانیە ئەو هەموو پۆلیس و عەسکەر و شتە و ئاسایشەکە لە جادە و کۆڵانەکانی بینی من واسەکەم وەکو شار شەڕی تیاابێ یا فەوزای تیاابێ خۆی پێویستەوە حەسەن ناکە ئەوە لایەک دەستخۆشیشی زۆر ناوێت چکاوانە واجبی خۆیان من بە واجبی خۆیان ێزانم ئەوانە نازان شتێکی زۆر نەس گەورەیان نەکردوست کە واجبی خۆیانەوە بەڕاستی دوایەوە بۆ مۆزوعی ئەو سەیرانکەرانی کە لە کوردستانوانەی سەفەرەکەن هەموو کەناڵەکان زۆر ئیتیمان بۆ خەڵخانەیەن کە دێن لە ڕووی ئابووریەوە بەڵام پێم وانە ئەوانە ئابووریەکی زۆر باشیان پێ بێت چونکە لە کوردستان ئێمە هیچ جێگە و ڕێگەی تایبەتیان نییە دێن لێرەیە بابڵێ سەیرانگاکان و شوێنەکان زۆر پیسوپڵۆغە بێ و پیسوپڵۆغەکەشی دوایی لە ڕووی ژنگەیی و بەڕاستی کاردانەوەیکی زۆر گەورەی بۆسە کوردستان هەیە من پێم وایە زەریان زۆرتر لە قازان گیان دەستخۆشیتان لێ یەکەم. بەڵێ زۆر سپاس کاکە هیوا سیروان لە بەمۆ ئەم کاتتان باش
هەموو کاتێکت کای سیروان جژنی جەنابەت و کارمەندەکان پیرۆز بێت پیرۆزبایی یەکەم لە کارمەندە بەڕێزەکان زۆر سپاس جژنیت جەنابیشت پیرۆز بێ فەرموو ئێمە وەکو پێشمەرگە چەندها جار داوامان کرد لە مەسئولەکان بەرپرسەکان دەربارەی موچەی پێشمەرگە زۆر کەمەوە بەڵێ معاشەکەمان 470,000 ینی بەڕاستی قبول شانی قبول نییە معاشە ڕۆژە نێو ماگە نێو دوو مانگ نێو سێ مانگ نێو بەڵێ کای سیروانە مەیواداری سەرنجیت بۆ بەرپرسەکانت گەیشت بێ لەسەر گلەی تۆ لە کەمی موچە سپاس ئازاد لە دۆکێ داوی پەیوەندیە کایک ئازاد کەرەمکە چۆنی برۆ باشی ئەس باشم زۆر سپاس حاڵێتە ئەم باشین کەرەمکە باشە سەبارەت بەرنامەیان لەو تێنە گەشتینکەوە سەر چییە تەوەرێمە ئەڤل سەر ئەکرانێ نویسێ پلانێن حکوومەت هەرێما کوردستانی دە ڕۆژێن جەژنێدا لەسەر ئەکرانی بێگومان هاتکە نویساندن و مەژی چەند جارە تکرارکە یەکەرەمکە مەژی گۆزندەکای سەر حکومەتە بەڵێ ئەگەر کورتی ژبەر و داوی پەیوەندیە کایک ئازاد نسبەت عیولێ شەهیدۆ هەردە بنام بە عیولێ شەهیدۆ هوتکەینە هوتکەینە برۆ من کوڕی شەهیدی چوو پەیمانگە هونەرێ جوانکی تۆ بە شەهیدیژی بێر چ پێ نادەوە نەوارگرت ئەس خود بێژم کوڕی شەهیدی وش بەرەندێ نەوارگرت بەڵێ کایک ئازاد ڕەوشەتە گوتی بیدارین جێن پەیوەندیدار گۆهداری بکەن بەرحاڵ سوپاس هێجایان سەرنجێن گەلێک جیاواز هەبوودنەوە بەردەمەدە بەرحاڵ ئەم هیویدارین کۆ هین ڕۆژێن جژنێ خۆشی و کۆمارانی ببن و دووبارە جژنەوە پیرۆز بە جارێکی دیکە جژنی هەموو لای پیرۆز بێ هیوادارین هەموو ڕۆژێکتان جژن و خۆشی بێ و ڕەوشی ئەمنی و ڕەوشی سەقامگیری لە هەرێمی کوردستانە ڕەوشێک بێ کە پاراستنی سەر و مالی وڵاتیان مسوگەر بکە تا سبەینێ لە تەوەرێکی دیکە لە خزمەتی ئێوە دابین هەر شاد و بەختەوەر بنێوار باش